یارەکان چییە؟ کە سوکاری قوربانیانی ئەنفال چی دەڵێن؟ هانا سڵاو دەبێ ئەڵبەت وەک هاوکارم بڕیار باسی کرد ئەمساڵ بە فەرمی هیچ وتارێکی وەزارەتی شێدان و ئەنفالکراوان و یەکەی ئیدارەکانی قەزای چەمشەماڵ بەرپرسانی مۆنومنتی ئەنفالی چەمشەماڵ بۆ نوێسی شەشەمی ساڵە دیتاوانی ئەنفالەوە ناخوێنرێتەوە مەنەسەدانراوە تەنانەت کورسی بۆ شوێنی دانیشتنی کە سوکاری ئەنفالکراوان و میوانانیش دانراوە ئەمساڵ بە قسەی بەڕێبەری مۆنومنتی ئەنفالی چەمشەماڵیانێ بە شێوازێکی جیاواز یادی کارەساتی تاوانی ئەنفال بکەنەوە ئەمە نێو گۆڕپان یاخود بڵین بەشێکی دیکەی نێو گۆڕپانی مۆنومنتی ئەنفالی چەمشەماڵە لەو دیمەنانەی کە ئایبینن پێشانگایەکی فۆتۆگرافی کراوەتەوە بۆ ڕزگاربووان و تاقانەکانی ئەنفال ئەو میوانانی کە دێنیا خودۆ کە سوکارانی ئەنفال کە سەردانی مۆنومنتەکەکەن دەستپێک پێشانگا فۆتۆگرافیەکە بینن دواتر لە بەردەم لۆگۆی سەرەکی ئەنفال لە نێو مۆنومنتی ئەنفال لە چەمشەماڵ تاجەگوڵی نەدارێ هەر کەسێک یاخود هەر کە سوکارێکی ئەنفال یا هەر لایەنێک بێوێ تاجەگوڵنی ڕێز و وەفادانێ بە قوربانیان ئەچێدایەنە ئەچم کە سوکار ئەنفال کراوانە دوێنم لێرە وەک لە دیمەنەکان ئایبینی تەواویان ڕەشپۆشن هەر وەکو ساڵانی پێشوش کە ئەمان 36 ساڵە لە دوای لە دەستدانی کەسە عەزیزەکانن لە قۆناغە جیاوازەکانی ئەنفالدا زۆرینەیان پۆشاکیان ڕەشپۆشیە خۆیانە دوێنم زۆرترین کاتە بەخشم بە خۆیان وێنەگرەکە لەگەڵ مابێ سڵاوتان لێبێ لە 36 ساڵە دیتاوانی ئەنفالە کێنن بەڕاستە خۆ دەنگتانەگەێنێ ئەمێ بزان پێیانتان چیە چمە لای هەموو قسەکە لەگەڵ ئەمە قسە ناکەم چەند کەسکەم وەڵا هەم کەسێک زۆر منفالە گشتم ئەنفالە لەوەڵا یەک کوڕێک فەقیرێکی ئێستاکانە ئەنفال بزانم دامەزراوە حکومەت دایمەزراندووە وەڵا بەس کوڕە جاشەکانە بەس کوڕە ئیستیقبالاتەکانە هیچ کێکە نییە بۆ کەسەوەڵا هەموم گیراوە کاکە چێم نماوە دوو برام بە ماڵ و منداڕۆ گیراوە ئامۆزام پێ شەشێک گیراوە چێم ماوە باوکمان لەگە سەلمان مردوو بەس قەپێڵکەی هاتەوە ساڵانە کە دێنە مومنتەکە لەم ساڵە دوو چالەکانی تایبەت بە ئەنفال دایان داواکاریتانێ بە تایبەت داوای دەستگیرکردنی جاش و مستەشارەکان بۆ ئەرێ وەڵڵاهی نایکەن ئەرێ وەڵڵاهی ئێستاش دوعای ئەوە ئەکەم بۆ خاتری قورئانەوەی ڕۆژە جاشایەتی کردووە خوای وەک منداڵەکانی ئێمە قەت خێر و خۆشی لە خۆیان نەدینن هەرواشم گوتووە هەر ئەو دوعایەشم کردووە دادەگەن تۆ پەیامت چیە لەم ڕۆژای ئێوە زاد لە 30 ساڵە داوای هێنانەوەی ڕووفاتەکانەکەن بۆ نمونە تا ئێستا لە مۆنومنتی ئەنفالی چەمشەماڵ تەنها 1200 ڕووفاتیان حکومەت بە قسەیە ماکە خوا بە قوربان شانازیان کات جەنازانیان بۆمان هێنایە ئەوەنە جەنازەنیان هێش لە بەغا بسووتیەوە گەوانی کرد ساڵ تێپەڕێ بەسەر ڕوخانی ڕژێمی پێشووە ئاین نەتوانرا بە حکومەتی عێراقی بە حکومەتی هێرەمێنانەوەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هێنانی ڕووفاتەکان هێن دەکارێت پێڕستی بە ئەنفال کراوەکان ڕۆی ئەم وەچەی دوای ئەنفالە ئێستا ئەنفالە ئەنفالی زیندووە ئەگە ئەنفالی زیندوو نەبیە موچەکەی بووە لێکە ئەمە موچەدانە حکومەت دەیدا بە کە سوکاری ئەنفال ها پیرێژنی ئەنفال ڕیش و کار و کاسبی بۆ ناکە چاوەڕێ و موچەیەتی موچەی لە هەولێر حی دەست کردووە نایداتە کە سوکاری شەیدوو ئەنفال بۆ نایدا بۆ مەجمەعی بۆ کردوێتەوە لە هێن شاری زێڕین لە هەولێر بۆ مستەشارەکان چی ئێمە ئەنفال کرد مستەشار ئێمە ئەنفال نەکرد ماستەکەیتە مەنجەڵەوە کورد خۆخۆری یەکە خۆرەیە ئێستاش خۆرەیە بۆ یەکتری کەسم نەماوە کەس نەماما نە خاڵما نە پورما نە ئامۆزداما من خەڵکی گوندی جەلەمۆردم خۆتەزانین جەلەمۆرد چەندیان فعالە کەسی ما بە زۆری و قوربانیانەیەم سنوورە ئاسی خزمەتگوزارەکانتان بنەماڵی وامان هەیە مناڵێکی بۆ دەرنەچووە جێی چۆلە ئەو قلەقلەی ماوەشمانە بۆتە پێشمەرگە حکومەت بردوێتە پێشەوە لە کەرکووک ئەی بۆ لە دارێدانی نەمەزران بۆی نێرێتە پێشەوە ئەی ئەنفال چۆن ئێمە ئەنفالی زیندوین ئێمە مردوین بەس بەسەر هین زیندوین ئەی ئەمە ژیانە ئێمە تیاین ئێستا سوکاری ئەنفال ژیانە تایەتی 38 ساڵی ماوە فرمێسک داڕژێنی فرمێسک نەما قسە دەما بۆ کەناڵی نەکەیت ئەم حکوومەتە کەڕە لاڵە شەلە چۆرە حکوومەت ماوە وەڵای حکوومەت بەس بۆ بەجیان کە سوکاری ئەنفال ماوە بەس ئازابیدا ئەوە ئازابدانێکە لە کە سوکاری ئەنفال
ئێمە عازا بەدرێن ڕۆژ ئێمە بە بەهاردا دێ ئیتر ئێمە عازا بەدرێن هەتا یاد خەلاصە بێت ئێمە عازا بێن فانە هیچ خزمەت گوزاریەکمان بۆ ناکرێت هیچ ڕێزێکمان لێ ناگیرێ ئەوهاش ئازارمان دەدەن خێریان نەگاتێ بەس بە ئازارمان بەس بە مافەکەمان زەوتکە بە خوێنی شەیدی ئێمە جوونە ئەو جێ بە پاتەی چووپەوە بە شەروات دڕاوە هاتنەوە کوردستان بەسەر دۆلار و ئەم هەموو غەزێنەیە کەوتووە حکومەت ئێستا هینە فەقیرە پارەی نییە بیداتە کە سوکاریان فال چی نەما من باوکم لە تۆبزاوە ڕەمی کرا باڵبەستیان کردو بە پێشمەرگە لە قەڵەماندا لە تۆبزاوە ڕەمیکار لەگە دوو پورزای خۆی ئەی ئەمەش ویژدانە بێجگەل لە خاڵم لە مامم لە پورم لە بنەماڵەیەک ئەم پیرەژنە هەشتا و دوو نەفەریان فال بە ئامۆزدا و بە میمەزدا و بە خوشک و بە برا و بە براز خۆم هەروە دایان سڵاو لێرە وەک هاوڕێکە دەڵێ زیاد لە 30 کەسدەن فالە بزان لە 36 ساڵی دیتوانێت 80 کەس 82 قسەی من چی بیە قسەی من ئەوەیە وەفاتەکانمان بۆ بێننەوە قسەی من ئەوەیە ئەگەر ئەم معاشە چاکەن بۆ ئەم خەڵکە کوڕەکانمان لە شوێنە دامەزێ کوڕەکان ناوا لە پێشەوە پێشمەرگەن بە خوێندنەوە نەنا خۆم منداڵەکانم ئەمەندە بوو 5 کوڕ بوو بەخوا هەمووی ئەمەندە بووی عیشی پێ ناکرێت ئێستاوە پێشمەرگەن بەخوا دیانێرن بۆ خوارە هەر لە خۆرەش دەوامیان کردووە ئێدە ئەوانە نیان نێرن بۆ خوارە ئەوەی منداڵی ئەنفالە دەبانێ نێر بۆ داعاش کوشتن بۆ هی مستەشارەکان هەمووی لەسەر دایارە قەید بۆ هینەکانی من لەسەر دایاری قەیدی ناکەن هینەکان ئێمە ئەلەمۆنی وەتەقەیدیکەن با خزمەتکار ساڵانە ژمارە داواکاریدانەیە لەم یاد و مەراسیمانی تایبەتبان فال دووبارە بێتەوە بۆ داواکارەکانتان هێندە قورسەکە جێبەجێ نەکرێت اینجا بۆ جێبەجێنا کولی ساڵێ ئەم قسەیەمان کردو کولی ساڵێ کولی بەهارێ 4 کەناڵ 5 کەناڵ دێ ئێمە ئەم قسانەمان کردووە ئەم هەموو جاشە ئەو های لە ئێمە کە جاشی شارڕەمی نەکرد لە پێش چاومان وەک نەکا خۆمان دڵمان داکەوێت ئەی خەڵکێکیە بکوژێ ناچێ بیکوژێتەوە ئێمە کەس نێ بیکوژێتەوە ئەگەر دەرفەتە بێت چالاگوانێکی بواری ئەنفالیش کە لە ڕێکخراوەکانی بواری ئەنفالە کارەکە ڕێزان ئاسکەر دایکی شەید گەرمیان یەکێ لە شەیدەکانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوای ڕێزاخان ینی هەر وارسێکیان فالکرا و هەر کە سوکارێکیان فالکرا و هەر ڕزگار بوویان فالکراوە دوێنی دنیای گلی و گازن دێ دڵان هەموو پڕۆ ئەم هەموو ژنە ڕەشپۆشە ساڵانەوە خۆیان لەندایان داواکاری دووبارەکەن ناچێت بۆ جێبەجێکردن وەکو چالاکی بواریان فال یانی داواکاریەکانیان فال هێندە قورسن کە بە حکومەت جێبەجێ نەکرێت ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ گەلی کورد بە تایبەتیش بۆ خەڵکی سنووری گەرمیان دیارە کەیسی ئەنفال لە وڵاتانە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانە شانازی پێوە ئەکا بەڵام لە ناو وڵاتەکەی خۆمانە ناتوانێت وەکو پێویست خزمەتیان بکە ناتوانێت هەتا ئێستا بۆ نمونە جاش و مستەشارەکان داڵدەدراون کراونەتە پلە پۆستەوە نەیانتوانیوە ئەوانە بە دادگایی بگەێنرێ بۆەوەی کەمێک ڕۆحی کەسوکاری ئەنفال ئاسوودە بێت بەڵام لە کاتێکە ئەوان کە هەموو جیهانیان بە ئەوە ناساندووە کە کەیسی ئەنفال کەیسێکی نەتەوەییە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئەوەی کە بتوانن کەسوکارەکەیان ئاسوودەکەن و مستەشار و جاشەکان داڵدە نەدرێن و نەخرێنە پلە پۆستەوە ئەوانەیان نەکردووە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ئەوتۆ لێرە نییە تەنیا ڕۆژێکیان داناوە کە چواردەی چوارە هەموو ڕۆژێک خەڵک ئەنفالەکرێتەوە لە سنووری ئێمەیە لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی نەبوونی ئاو کارەبا بۆ نمونە گەورەترین وێزگەی کارەبا لەم شارەی ئێمەیە هەیە ئێمە ئیتر ئەبێ دانیشتین چاوەڕی کارەبای مۆلیدە و ئەوانە بکەین هیچ خزمەت گوزاریەکی ئەوتۆ نەکراوە بۆم شارە بەڕاستی هەندێک شتی بچوو کراوە بەڵام لە ئاستی ئەو برینانەیە نییە کە کەس و کاری ئەنفال هەیەە بەڕاستی بەداخەوە کە ئێمە کش و کوڕی ئەنفالمان هەیە زۆر ڕۆشنبیرن هەمووی خوێندنیان تەواو کردو هەمووی شەهادەی بەرز هەمووی لە ماڵەوە دانیشتونە بەڕاستی بوون بە چەکدار بوون بە پۆلیس و ئاسایش کەچی ئەوانەی کە جاش و مستەشارن کراونەتە پلە پۆستەوە لە جێی کوڕە ئەنفالێ لە جێی کچە ئەنفالێک بەداخەوە کە ئەڵێم حکوومەتێکی ماوە بەسەرچووە نەیتوانیوە وەکو پێویست ئاور لەم کەیسە باتەوە تەنیا ئەوە نەبێت کە
بۆ خۆی بە جیهانی ناساندووە بەڵام بۆ خۆیانە بۆ مجموعەیەکی خۆیانە کە توانی ویانە پلەپۆستی بەوەرگرت هیچ شتێک نەکراوە بۆ کەسوکاری ئەنفال هیچ شتێکیان بۆ ئەم ناوچەیە نەکردووە شتێک نییە لە ئاستی تمۆحی کەسوکاری ئەنفالدا بێتەنیا داواکاری من ئەوەیە گرتنی جاش و مستەشارەکان بە دادگاییکردنیان بۆ ئەوەی بتوانین ڕۆحی کەسوکاری ئەنفال ئاسوود دەکەین. هانا من دیمەنەکانە گوازمەوە لە ڕێی هەمویان یانەوە قسە بکەن هاوکارم بران نامێک ژەر لە نێو مەزاریە هاناگە دەرپەتە پێم داعش ئەوە قسە بکە ئەیکەمە کۆتا کەس باش پامی تۆ چیە؟ پەیامێمەوەتانەیە جاشم شارەکان بدەنە دادگا وەک سەدام حوسێن چۆحیدا بکرا لێ بوویتە مەزابەکە ماسار ڕێژەیە ئیسێ بەسابەکە ماسارژێت داواکاریمانەیە ڕۆڵە وەم زستانە 15 جاری ئەومان تێ نەوتەکە بۆ لێرەگەێت تورکیا بووە مە گۆپتە پێی ئاوەکە بۆ ئێمە نایێرن ها داواکاریمە لە کات خوانە ماسەکەما بدەن 500 دیناوەندە بەس یەک ڕۆژە مناڵە مەسئولەکان ناکە ئەرێ خێرمان پێکەن سێ جاریەمان دەنێ داواکاریمانتانە ئیسە ئەگەری ئەمە بڕێن بۆ لای جاشە مستەشارەکان دەرەکانمە تاعینکەن کەس تاعین ناکەن ئەوەی سەر بخەن ئەوەی حەچی کردیانە بەس بەگیرفا خۆیان بووە باشە بۆ جاش مستەشارەکان دەستگیر بۆ نەرگیریان ناکەن بۆ ئەو دەهان دەستیان لە تۆ پرسم پێت وایە بۆ دەستگیر بۆ دەستگیریان ناکەن شەریک بوونە تیانە دەستیان لە ئەنفالەکە بۆ گشتی ها من چەندێک حکومەت سەدام بەرپرسە ئەوە لە ئەوان بەرپرسە بۆ نان بۆ سەدام حوسێن حکومەتگیری خۆ لەسەر ئەنفال نەکوژا سەدام حوسێن لەسەر دووجێر کوژا عالە بەزانێ نەکوژا بۆچی نادەنە دادگا بۆ بۆ بەرچاومانە تێن ڕۆن بیار کوژە مەزامەکانمان ساڕێژ ئەنفالەکانمان لە بیرۆچی من باوکم حەوت مانگ لە لوگە سەلمانی حەوت خۆشک برامە کاتە باوکم هاتووە وەک میێرو لە سپێلیدا بوو لە حەبەت مناڵەکانە شێت بێت دانەشت لە هیچ کە دانەنشت داواکاریمە تەکشان بدەنە دادگا ڕێز لە عایلەی ئەنفال بگرن ڕێز لە مناڵ ئەنفال بگرن خەستەخانەیە بکەنە بەس بۆ عایلەی ئەنفال بەبێ بەرانبەرە وەک چۆن بەنامێ بەخشێن ئاوە بە سووک پارێ سووک قوربانتان بم هانا من دیمەنەکانە گوازمەوە هەر کات دەرپەتە بوو زۆرترین وارسی ئەنفال کراوە دەست خۆش با دیمەنەکانت ئەدوێنین بۆیەوە ببینران باش دەست